ئانیش بە بەردەوامی هەتاوەکو ئێستا کاریان تیادا دەکرێت و ئەوەی هەبێت بە ڕێژەی جیاواز و دووبازنەیە کاروبارەکان تێیدا بەردەوامە بۆ جیاکردنەوەی دەنگەکان بۆ شارەزوو لە 150 جیاکراوەتەوە و بۆ سۆرانیش لە 130 هەتاوەکو ئێستا جیاکراوەتەوە. پرۆسەکە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی زۆر باش بەردەوامی هەیە. چاودێرەکان و ئەو کاندیدانەی کە لێرەن بە وردی چاودێری پرۆسەکە دەکەن بەگشتی ئەوەی کە هەبێت لەسەر کاروبارەکانی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی بەردەوام چاودێرەکان وردە هەموو پێشبینەکان بۆ ئەوەیە کە بتوانرێت لە ماوەیەکی کورتە یاخود چەند سەعاتی داهاتوو سەرکەوتنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابگەیەنرێ. بەگشتی ئەوەی کە هەبوو لە پێشترە ئەنجامە بەرایەکان بڵاو کرانەوە کە بریتین لە کاندیدا دەرچۆکان کاندی دەرچۆکان بە شێوەیەکی فەرمی یاخود ئەوە هەتاوەکو ئێستا بڵاو نەکراونەتەوە، بەڵام ئەوانەی کە بڵاو کراونەتەوە ئەنجامی بەراین. بۆیە پێویستە بۆ ماوەی داهاتوو یعنی کات بدرێبەوەی کە لیژنەکە تا چەند دەتوانێت مەسەلەن ئەو سکاڵایەنە وەربگرێت کە لێرە تۆمار دەکرێت و ئەو کاتە دەبێت بە ئەنجامێکی گشتی. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە ئێستادا میوانێکم لەلایە کە کاک ڕزگارعەلیە ئەندامی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەچمە لای بە شێوەیەکی ڕاستەوخۆ پرسیاری لێ دەکەم لەسەر کاروبارەکانی کۆنگرە. کاک ڕزگار سڵاوتان لێبێ کاروبارەکانی ئێرەگەی بەچیە تاوەکو ئێستا؟ مەجارێککە پیرۆزبایی گەرم لە ئەنگران و ئەندامانی کادرانێکی دەکەین بە بۆنەی بەستنی چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ خۆتان ئاگادارن. ئێمە لە ڕۆژی 20 مانگەوە دەستمان بە سەرەتای چالاکیەکانی کۆنگرە کرد و ئەمڕۆ یا ئەم شەو کۆتایی بەکار و کۆی کار و چالاکیەکانی کۆنگرەیەنین ئەویش کە بریتە لەوەی تەواوی بازنەکانی هەڵبژاردن پرۆسەی جیاکردنەوە ئەژمارکردنی دەنگەکان کۆتایی پێبێنین. کاروزار تاکو ئێستا پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت ئەوەی کە ئێوە تێبینیتان کردو لە ماوەی پێنج ڕۆژی کۆنگرێتا تاکو چەند دەتوانین بڵێن یەکێتی کۆنگرێکی سەرکەوتوو بەڕێوە دەبات و ئەنجامی کۆنگرەکە لە ئاست ئەو چاوەڕوانی گەورەی جەماوەر و لایەنگانێکی نیشتیمانی کوردستان دەبێت. خۆتان نەزانین کۆی کارەکانی کۆنگرە دوو ڕۆژی خیانتنی، بەڵام جیاکردنەوە ژمارکردنیش دوو ڕۆژی خیانوە. من لێرەوامێ هەم داوای لێبردن بکەم ئەم ڕوونکردنەوە بدەم، ینی جیاکردنەوە و ئەژمارکردن بە شێوازێکی نێ بە سیستەمێکی نێ، ئەنی دەنگدەر هەموو ئەو دەنگانە ئەبینێ کەڤاڵەکانی خۆی پێبەخشیوە، ینی لە پرۆسی هەڵبژاردنەکان. هۆکاری دواکەوتنەکە ئەوەیە نەشەرەتان دێکە پێوا بوو کێشەیە نەخێت کێشە نییە، تەنها بریتە پرۆسەکە لێی دوا بەدەنگ کە ئەدرێ بە هەر کاندیدێک ئەو کاندیدە ئەزانەیە کەوا چەند دەنگی پێدراوە، جگەلەوەی دەستەی داوادوەریە جگەلەوەی دەستی چاودێری هەیە لە هەربازنێکی هەڵبژاردن. پرۆسەکە تا چەند لە چوارچێوەی کاری دیموکراسی و هەڤاڵانە کارەکانی بەڕێکرا؟ تاسە لە هیچ پرۆسێکی هەڵبژاردن نەبوو تۆ ئەو دەنگانەی کە کاندید بێت دەنگەکەی ببینێ. یانێ لەمە زیاتر من پێم وایە دیموکراسیەت و شەفافیت بەدی ناکرێ. ئەمە دڵنیا هەموو لایەکەینەوە تاسە سکاڵا 50 دەژمێردرێت لە کۆی کۆنگرە نەکە لە کۆی پرۆسی جیاکردنەوە ژمارکردن دەنگەکان و بە هەموو لایەک ڕاگەیەنین ئەم شەو کۆتایی بەکار و چالاکیەکانی چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەیەنێن. کاروزار ئێستا پرۆسەکە گەشتۆ بەشێت دەوترێت لە دوو بازنەیە تەنها ماوە پرۆسەکە جیاکردنەوەی دەنگەکانیان بۆ بکرێت. چاوەڕێ دەکرێت سبەینێ ئەنجامی بەراییان ئەنجامی فەرمی چوارەمین کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان بە ڕسمی ڕابگەیەنرێت. من داوا لە هەموو لایەکە مەتابەتی ئەندامانی یەکێتی ئەو ئەنجامانەی بڵاو کراونێت ئەنجامی فەرمی نین، ئەنجامی ڕسمی نین. هیچ کەسی احتیمال نەکاتە سەر ئەنجامانە، تەنیا دەستەی دادوەری کە ئەوانە سەرپەرشتی پرۆسەی جیاکردنەوە ئەژمارکردنی دەنگەکانەکەن یا بە کۆی گشتی با بڵێ سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردنەکانەکەن لە 16 بازنەکانی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان. تەنیا لێدوانی ئەوان تەنیا ڕوونکردنەوەی ئەوان ڕوونکردنەوەی فەرمیە سەبارەت بە ئەو کاندیدانەی کەوا بۆ نامێتی ئەنجومەنی گشتی کاندید کرابوون ناوەکانیان ڕادەگەێنن. باشەکەواتە لێرەوە چه ئەرکەیەکەوێتە سەر ئەندامانی تازە هەڵبژێراوی ئەنجومەنی گشتی کە تایبەت بێت بە نوێکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و گرێدانەوەی خەبات و ڕێبازی سەرۆک مامجەلال؟ من بەموو لاگەڕاگەنی ینی ئەرچی هەڤاڵانی یەکێتی لە دوای کۆنگرە زۆر قورسە بێت لەوەی ئێستاکانی کارێکی واسان نییە. ئەنەوەی ئەمەکەوا لەسەر ڕێکەوتینەوەیە سیستەمێکی نێ ئۆرگانەکان دابڕێژینەوە ئەنی فۆرمەلە یەکێتی گۆڕانکاری بەسەر بێ، ئەنی هەم لە ڕووی شەکلەوە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە.
چکە بڕیارمانداوە لە شوێنێکی پەیڕەوی ناخۆکەوە پەیکەری یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری بەسەر بێ ئۆرگانەکان گۆڕانکاری بەسەر بێ شێوازی بەڕێوەبردن ئەنی ناوێچێتی بەسەر بێ ئێستا ئەنجومەنی باڵامانەیە ئەنجومەنی باڵای سیاسی کە باڵکۆسەت سەرپەرشتی دەکات و بەرپرسیارەتی دوای ئەنجومەنی گشتیمانەیە ئەرکەکان قورسە بێت و بەشێکی بریتە لەوەی داڕشتنەیەکی نوێی سەردەمیانەی بەرنامەی سیاسیەکێتی و پێڕەوی ناخۆیەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە باڵانی یەکێتی دەبێ خۆیان بۆ ئەرکێکی نوێ و ئەرکێکی قورس ئامادە بکەن ئەمە کۆنگرە بوو کۆنگرە ئەرک و مافەکان دیارەکە بەڵام ئەرکەکان ئەکەونە ئایندە ئەنی لە سبەین و ئەرکی ئایندەی هەباڵانی یەکێتی دەست پێ دەکات کارزیار زۆربەی کارەکانی کۆنگرێت تاوا بوو ئەوەی کە ماوەتەوە بە ڕسمی ئەنجامەکان ڕابگەێنێت و سەرکەوتنی چوارەمی کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان لەوە تاکو چەند پێتان وایە کە چاوێکی زۆر لەسەر کۆنگرەی چوارەمی یەکێتیەوە ئەو ئومێد و ئامانجی کە کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناودا کراوە تاکو چەند پێتان وایە لە دوای کۆنگرە ئەمە بەدی دێت ئێمە دروشمی سەرەکیمان دروشمی نوێبوونەوە بوو لەوێ لە زۆر شوێن بیبینن لەسەر لۆگۆی یەکێتی نیشتیمانی ینی دروشمی نوێبوونەوەماندانە لەگەڵ وێنەی جەنابی مامدەلال ئەنە دروشمە دوومانایە مانای وێنەکەی مامدەلال یان ڕێبازی مامدەلال ئەوی دووەم نوێبوونەوە یان تۆ شتە کۆنەکان دەستکاریەکەی ئەگە شتە کۆنەکان دەستکاری نەکەی تۆ نوێبوونەوە نەکردوانە و سەبارەت بە ناوەکانش من تکاکەم یان ئەگەر ناوەکان بڵاو کرایەوە ئەوانێکەوە کاندید و سەرکەوتن بە ئەندامێتی ئەنجومەنی گشتی ئەوە ڕیزبەندی نییە چکە ئەم سیستەمی بەکارمانێنەوە سیستەمێکی فیدرالیە لە هەڵبژاردنیانی ئەنی هەموو پارێزگایەک نوێنەری هەیە هەموو مەڵبەندێک نوێنەری هەیە هەموو هەرێمێک نوێنەری هەیە مانایە ڕیزبەندی لە سنووری مەڵبەندێک مانایەوەنی ئەو کەسە یەکەمە لە ئاستی یەکێتیە دەنگی یەکەمی هێناوە یا بەرزترین دەنگی هێناوە واتە ئەو دەنگە لە مەڵبەندەکەشی خۆی هێنامانای ئەوە نیە لە سنووری ئەو مەڵبەندە و یەکەمە چکەوە دەنجی هەموو مەڵبەندەکانم بۆ هاتووە ڕیزبەندی ینی شتێکی واگرنگ نییە هەواڵانی یەکێتی خۆیانی پێوە مەشغوڵکردنەوەوانە بەڵە کاک ڕزگار پێشبینی ئەکرێت کەی ئەنجومەنی گشتی کۆبێتەوە یەکەم کاری ئەوان بریتە بێ لە چی خۆتان نەزان ئەوەندەی ئاگادارم سبێنە پشووە پشووی لە دایکبوونی حەزەتی مەسیحە و ڕۆژانی سەری ساڵ ئاگادارن لە هەرێمی کوردستان پشووە ئەوەندەی من دەزانم حکوومەتی پەرەوی ناخۆی پەرەوی ناخۆ پەیوەندی بە ڕۆژی ناوادەکە چیەوا دەکە لە دوای سەری ساڵ دەست بە کۆبنەوەکانەکەین دەست بە کۆبنەوەکانی ئەنجومەنی گشتیەکەینوانە من لێرە پیرۆزبای سەری ساڵش لە ئەندامان و لە ئەنگرانی یەکێتیەکەم و لە هەموو خەڵکی کوردستانەکەین و بەناوی کۆنگرەوە زۆر سپاسی هەموو بەتابەتی دانیشتوانی شاری سلێمانیەکەین کەم ماوەی قەرباڵغەیەکی زۆر هاتە شارەکانەوە باشەوە چیتانێ بۆ ئەو کاندیدانەی کە لە پرۆسەکە سەرکەوتنی پێویستیان بەدەست نەهێناوە ئەوەی سەر نەکەوتوار ئەندامی کۆنگرەیەکی ئەوی سەرش کەوتووە ئەندامی کۆنگرەیەکێتیە لە سیستەمی دیموکراسی عادەتەن ینی پرۆسی هەڵبژار نەکرێت ینی ئەو کەسێک کاچێتە ناو پرۆسێکی هەڵبژاردنەوە دەبێ بیری لەوە کردبێت کە دەرەچی یا دەرنازێ جاری وایە چانسی دەرنەچوون تووشە بە لەبەرەوە دەبێ قبوڵیکەی کارزیار چاوێکی زۆر لەسەر کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەتوان بڵین دوای سەری ساڵ یەکێتێکی نوێ دەبینرێت یەکێتێکە سیاسەتێکی نوێ هەبێ و پێگەیەکی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەرتر لە ڕابردوو بەڵێ لە دوای سەری ساڵ پرۆسەی داڕشتنی فۆرمولەیەکی نوێ بۆ بەڕێوردنی یەکێتی کە گونجاو لەگەڵ پێرەوەی ناخۆی یەکێتی تەبا لەگەڵ پێرەوەی ناخۆی یەکێتی داڕێژێ بە دواتر کاری پێکرێ لە ئاسەموو ئۆرگانەکانە من جارێکی کە سوپاسی مولایەکەم و سوپاسی ڕاگەاندەکانی یەکێتیەکەم کە زۆر بە گرنگیەوە پشتیوانی کۆنگرە بوون بەو پەڕی بابن جدێتەوە چاودێری کار و چالەکەەکان ئێمەیانە کرد لە کۆنفرانسەکان چ لە کۆمیتە چ لە مەڵبەن وەتاتی لە کۆنگرە و جارێکی کە سڵاو بۆ کە سوکاری شەیدان بۆ هەموو کەسانێکەوە کوردستانیان گیاندا ئەو ئەماس ئەمڕۆ کە چۆن بتوانێت هەموو گەلی کوردستان بە ئاسوودەی بە ئارامی بژی و حەزەکەم هەموو یەکێتیەکان بڵێم بەهێزبوونی یەکێتی بەهێزبوونی کوردستانە بەهێزبوونی یەکێتی ئاسوودەی ئارامی بۆ خەڵکی کوردستان دێنێتەکایە چۆن یەکێتی لە شۆڕشا پێشەنگ بوو و دنیا شەکەین لە ڕۆژانی ئایندە لە ماوەکانی ئایندە یەکێتی پێشەنگە بێ و دوای دوو کاژمێری ئایندە
وەکو باسم کرد کۆی کارەکانی کۆنگرە کۆتایی پێدێنیم هیوا سەرکەوتن بۆ هەموو لایەک و پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەین. سپاس دەکەین سپاس بۆ قسەکانت بەگشتیەوە قسەکانی ڕزگارعەلی